غمري خوا صلى الله عليه وسلم لفرمديك فرمي أمر بعبد من عباد الله أن يضرب في قبره ب100 جلدة. فرميك العبد كان خواي پروردگار فرمان كرالنا وقوركا صدانا جلدي لدري كل يبدا أو ملائكي كمطرقيك بيا لشي ويكا بخول صدانا جلدي لدري. فرمي فلم يزل يسأل ويدعو حتى صار جلدة واحدة. هر پارای و دعای کرد و تکای کرد تا بویو بچنه بویو به یک دانه جلده، یعنی دو سفرکی لاچو یک کی مایا. فرمی فجلد جلدة واحدة فامتلئ عليه قبره نارا. فرمی یک جلدان لیا یک جلده سطکنا گورکی پر بولا قربه هویا جقال لإيشي جلدك أخوي گورکشی هر هموی پر بولا قرب باش أنا فرمي فلما ارتفع دعاوي هاتو بخويا وآزارك الرشد وآقرك لاتو أنجا أيوب زاني بو أملياني خوارد ويسي مشتاسنا زين بوشي خوارد بيتي فرمي فقال ربي لما جلدتموني تي خوي پروردگار باشا ما تشي بوليتانا قالوا إنك صليت صلاة بغير طهور يقنو جكردو ببدزنش گوێت پێ نایەوە یەک نوێژت کردو بەبێ دەستنوێژ ئەم لێیانە خۆی طبعا ئەگەر بزانی دەستنوێژت نییە و نوێژەکەش بکەیت و بەردەوام بی لای ئەبوو حەنیفە کافری و حکمی زۆر قورسترە کە سەیریەکەی لە بەدایعە کاسانی لێوەی نەقڵەکە ئەڵێ ئەبوو حەنیفە ڕەحمەتی لێبێ ڕەحمەتی خوای لێبێ ئەو کەسەی کە بەدەستی لان قەس بەبێت دەستنوێژ نوێژەکە بە کافری زانیوە چونکەوە گاڵتەکردنە بە نوێژ خۆی گەورە فەرمێ ویستان نوێژ بکەن دەستنوێژ بگرنەوە لە من نایگرم و نوێژەکەم هەڵە بۆیە بەهۆی ئەوە لە دین دەرەچ بەڵام زانایانی ترە فەرمون نا گوناهێکی گەورەیە تەنها گوناهێکی گەورەیە و تاوانەکەی ئەوەیە کە لە گۆڕەکەتا بۆ شێوە لێتە درێ ئەڵێن هەتاوەکو مەبەستی گاڵتەکردن نەبێ بە نوێژ نابێ بە کوفر کەم بەستی گاڵتەکردن بوو بە نوێژە و ساکا بێ بە کوفر